پرۆژەی پاڵاوتنی ئاوی قەزای دەربەندیخان هاوشێوەی سەدان پرۆژەی دیکەی حکومەت ئەمیش کارەکانی بەسستی بەڕێوە دەچێت و لە کاتی دیاریکراوی خۆیدا تەواو نەبووە. بەپی زانیاریەکانی پەیام زیاتر لە 9 ملیۆن دۆلار لە پرۆژەکەدا خەرج کراوە و ئاماژ لە پرۆژەکەشدا بینکردنی ئاوی خواردنەوە و پاڵاوتنێتی بۆ شارەکە. بەڵام بە پاساوی جەنگ و قەیرانی دارایی لە ساڵی 2013ەوە بەردی بناغی دانراوە و هێشتا کارەکانی تەواو نەبووە. دانیشتوانی شارەکە دەڵێن خاوەنی دوومەنداوین، بەڵام کەمی و پیسی ئاوی خواردنەوە بەرۆکمان بەرنادات و تووشی چەندین نەخۆشی بووین. والله ئاوەکەی پاک نییە، وەڵڵای لێی ناخۆینەوە، بەخوا هەتا بۆ خۆشۆردنیش گیانمان دەسەکاتە بە خوریان. دەربەنیخان ئەوایە کێشەی ئاو هەر لە تیانە بووە، چونکی لە بینی دوو بەحرایە، ئاوێکی زۆری شەیە ئیمساڵ یعنی بەقەو دوو بەحر بەس بەحری دەربەنیخان بەقەو دوو بەحری تایە. من خۆم خەریکی ڕاوماسی ملیۆنە ئاوەکە زۆر بەرزە، دەرەجەی ئاوەکە ئیسا حالیەن ئێرانەوە ناو بەرەداتوە، ڕۆژێت 5 سانتین 6 سانتین کەم ناکاشەوە ڕۆژێکە. وڵای ئاوەکەمان بۆ پاکاتۆ ڕاستی ئاومان نیە، 4 ڕۆژاری ئاومان بۆ تێتەوە بە 2 تەنکی گەورەوە، یعنی بەشمان ناکە، عایلەیەکی زۆرین بە 2 تەنکی و هیچ بەشمان ناکە، 4 ڕۆژاری ئاومان بۆ تێتەوە، ئاوێکی پیسیش ڕاستی زۆر پیسە، داوامان لێ هەیە پاکی کاتۆ بۆمان و پاڵاوگەکەمان بۆ چاکە. زۆر خراپە، هیچ باش نییە، ماقول نییە لەسەر سەدێکی نیەمە ئەومان نییە، 4 ڕۆژاری ئاوێتەوە، 2 تەنکی گەورەمە پڕم کردو بەشی 4 ڕۆژەکە ناکات. دوای ڕاگررتنی کارەکان تێیدا ماوەی ساڵێکە کۆمپانیایەکی تورکی دەستی بەکارکردن لە پرۆژەکە کردوتەوە. بەپی بە دوواداچوونەکانی پەیام دەربەندیخان لە کاتژمێرێکدا پێویستی بە 2000 مەتر سێجا ئاو هەیە، بەڵام پرۆژەکە تەنیا 1000 مەتر سێجا بەرهەم دەهێنێت. بۆ تەواوکردنی ڕێژەکەش تۆڕی کۆنی شارەکە هاوتای پرۆژە نوێیەکە لە کاردا دەبێت. قایمقامی دەربەندیخانیش دەڵێ لە کۆتا قۆناغی کارکردنین لە پرۆژەکەدا. پرۆژەکە ئێستا لە قۆناغەکانی کۆتاییەتی و ئەم پرۆژەیە وەستانی تیا پشتیوان بخوا وەستانی تیا دروست نابێتەوە، دووبارە نابێتەوە و تقریبان لە ئەخیری مانگی 8 و 20 سەرەتای مانگی نوێ بڕیار وایە دروستکردنی ئامێرەکانی کۆتایی پێبێ و دەست بە گواستنەوەی بکرێ بۆ دەربەنیخان و پرۆژەکە بچێتە سەر پێی خۆی و ئیش بکرێ هاوتەریب لەگەڵ پرۆژە خەتەکۆنەکەی دەربەنیخانە خزمەتی هێڵەکان یان دابشکردنی ئاوی خواردنەوە لە دەربەنیخانە بکات. ژمارەی دانیشتوانی دەربەندیخان نزیک بە 60,000 کەسە دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانی. سەرڕایبوونی دوو بەنداو لە شارۆچکەکەدا، بەڵام دانیشتوانەکەی بەدەست کەمی و پیسی ئاوی خواردنەوە گرفتار بوون و چەند جارێکیش بۆ ئەو مەبەستا ناڕزاییان دەربڕیوە. بەپێی زانیاریەکانی پەیام بەهۆی کەمتەرخەمی لە دروستکردنی بەنداوی دێوانە، پاشماوە و پاشەڕۆی شارۆچکەکە دەڕژێتە دەریاچەی دێوانە و بەو هۆیەوە هیچ سوودێکی ئەو تۆش لە دەریاچەکە نابیدرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان،